قەزای بەردەڕەش گەورەترین دەشتی بەرهەمهێنانی بەتاتەیە لە هەرێمی کوردستان. ساڵانە ڕێژەیەکی زۆر لە پەتاتە لە سنووری قەزای بەردەڕەش دەچێندرێت. ئەم ساڵ 14,000 تۆن بەتاتە چێندراوە. پێشبینی دەکرێت بەرهەمی ئەم ساڵی بەتاتە لە بەردەڕەش بگاتە بە 180,000 تۆن. والله تقريبا ديدو ومانجي 6 حلقينين. بس عزدك دعمان مكان وكيميائي ودرمان وتشتي وها وبراد هبيت اوشتانا ونخو ما شاء الله بري باشا وصال الحمد لله والشكر. لوقمان گۆران جۆتیارێکی قەزای بەردەڕەشە. لە زەویەکەی ئەم ساڵ 50 تۆن پەتاتەی چاندووە. ئێستاش خەریکی کۆکردنەوەی پەتاتەکەیەتی بۆ ئەوەی پەتاتەکەی ڕەوانەی بازاڕی هەرێمی کوردستان و خوار و عێراق بکات. والله باش عسب فلاعة هي فلاح 50 تني تساندي هي 100 تني تسانديها هي 200 تني تسانديها هي 20 تني تسانديها الان بخوم تقريبا 50 تني تسانديها حتى قسم شيء بمينيتو لسعر نرما وليري وهندش لبو خواري عراق دتس لبو بصرايا انبار الرماديه لبو بغداد دتستن بەشێک لە جۆتیارانی بەردەڕەش داواکارن لە حکوومەت نەهێڵن لە سنوورەکان بەتاتە بهێتە ناوەوە بۆ ئەوەی بەرهەمەکانیان لە بازاڕی هەرێمی کوردستان و خوار و عێراق ساغ بکەنەوە. والله بدڵنیایی بەتاتەیەکی زۆر کرایە لە منتەقەیەمە بەتایبەت لە منتەقەی گۆرانەتی لە دەڤەری بەردەڕەشیش. بەڵام ڕاستیەکەی ئەوەیە عنی بازاڕەکە نییە لەوەی بەهۆی ئەوە بەتاتە لە دەرەوە زۆر دێ یان بە قاچاق دێ ئەوە بازارەکە زۆر خراپە و عنی بڵێم چاوە ینی بڵێ وڵی بازار 0 ینی بە فەلاحەکان هەمووی ئەمساڵ زۆر زەرەر دەکەن. پەتاتەکە ئەوساڵ زۆر باشە بەرهەمی زۆر باشە بەس بەڕاستی پارەی هیچ ناکاتن یانە دەی بدە بەڕادیش پارەی دەوێتن و لە دەرەوە وڵاتش پیسێتێتن لە بەرەندی پارەکەی ناکە هیچ. وڵای حکومەت دەوی زۆر یارمەتی بداتن لە کیمیایی بدات دەرمانی بداتن. خاکە بە پیتەکەی بەردەڕەش وای لە جۆتیاران کردووە. بەشێکی زۆر لە جۆتیارانی بەردەڕەش ڕووی لە چاندنی بەتاتە بکەن. ئەم ساڵ لە سنووری قەزای بەردەڕەش زیاتر لە 140,000 تۆن بەتاتە چێندراوە. محەممەد جەلیل، کەناڵی بادینان، بەردەڕەش.